بەڕاستی ئێمە وەکو ئافرەتانی شاری سلێمانی زۆر بە خۆشحاڵی و بە شانازیەوە بانگەشەمان بۆ لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان کردووە بە گروتینێکی زۆرەوە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بڕوای بە مافەکانی ئافرەت هەیە بۆیە ئێمەش وەکو ئافرەتان زۆر بە شانازی و بە جۆش و خڕۆشیەوە ئەمڕۆ بانگەشاکەین بۆ لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان. چی وای لە تۆ کردەوە بە جۆش و خڕۆشەوە بەشدار بیت؟ وەکو باسم کرد کە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بڕوای بە مافەکانی ئافرەتان هەیە و هەروەها بەردەوام پشتگیریانەکات بۆ ئەوەی بتوان ئافرەتان توانەکانی خۆیان بە دەربخەن و هەروەها بەرەو پێش بچن. پێیان چی بۆ ئافرەتانی سلێمانی دەنگدەرانی سلێمانی تاوی کە پارتی هەڵبژێرن؟ داوا لە هەموو ئافرەتانی شاری سلێمانی و هەموو کوردستان بە گشتی یەکەم کە دەنگ بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بدەن لەبەری پارتی دیموکراتی کوردستان ضرورەتی گەورەیە لە پەرلەمانی عێراقدا بۆ ئەوەی ئێمە بتوانین بە مافەکانی خۆمان بگەین. لێرەوە چی هەیە بۆ سەرۆک بارزانی؟ بەڕاستی سەرۆک بارزانی مەرجەعی باڵای هەرێمی کوردستانە، باوکی هەمومانە. من لێرەوەدا یعنی هەمیشە دوعاکەم کە تەمەند درێژ بێ لەبەر ئەوەی کوردستان پێویستی بە جەنابی سەرۆکە. ئەگەر جەنابی سەرۆک نەبێ کوردستان قەت بەرەو پێش ناچێ و سەربەخۆی نابینین.